ڕووداوەکە لەوەی سعات 7:30 هاتنە ژۆرێ لە ژۆری کوشتبیان حەف گولیان لێدا و لە سینجیاندا لە سەریاندا جێبەجێ تەواو بوو ئەلحانەکەش ئەو لە خەستە مزگەفتی شیفاینە مەیتەکەمان شوشتێ و سەبەب قەتلەکەش مستەفا بوو و سەبەب قەتلەکە فەرمان بوو فەرمانماری لە کەلەچەیە مستەفا شماری لە هەولێرەیە سپاسی ئاسایشی هەولێرە دەکەم بنکەی دارەتووی ئەو ناوانە یەکەم ئەوی کوشتی کوڕەکەم بوو کوڕەکەم و بابی و خاری و کوڕەپلچی کوڕەمامی ئەوانە کە سوکاری خۆی کە سوکاری کچەکەی بەری هەڕەشەمان لەسەر بوو لە 11 هەڕەشەمان لەسەر هاتە ئەوڕۆکە دەگەدابی بەری بەیان هاتنە ژۆری بە سەمایاندا دەبەری کە کوشتیشیان تەقەشیان لێکردین هەراتن بەس ئاسایشات هەراتن داواکارم بە سزای خۆیان بگەن و دەنگم بگاتە سەرەوەی دەنگم بگاتە کاگنیچیری دەنگم بگاتە کاک مەسۆڕی دەنگم بگاتە لەسەرەوەی هەموو دنیاە کە حەقی کچەکەم نەفەوتێ حەقی جیم نەفەوت ئەوانە سێر ئەگە ئازاد نەکرابانە ئەوڕۆکە چیژەکە من ئەوڕۆنە دەکوژرا کە ئازادیش کران سناپیان نەکرد بە سناپیان کرد بێ منەت بووم بڵاویان کردەوە سناپیان کرد بڵاویان کردەوە ئەوانش گوتێ مادەم ئازاد کران و سناپیان کرد و بێ منەتن چیژەکەی خۆم چیژێ منیان کوشت نەخێر من ڕازی نەبووم هیچ کاتێک ڕازی نەبوویمە سڵحیشم نەکردێ ئەمن سوام و ئازادکردنی سڵحیشم نەکردێ و ڕازیش نەبوویمە ئەمن ئەو شتەی نازانم قانون دەزانم ئەو شتە نازانم سپاس